فرمي لا صحيح بخاري هات وكا فرمي ما تركت بعد فتنة أضر على الرجال من النساء من لدواي خوم هيت فتنة يكم بجانه هشتوا كزرري زورتر بي لسر أمتكم لفتنة أفرتان زورترين زرري هي لسر أمتك شون معناه يا أفرت خرابة نا معناه بياوان تيكون لما مالا كردن لقل أفرتا كتشيتي ناتواني پرورديك جنيتي ناتواني قوام ببسريو خوشكيتي ناتواني برایەتی بۆ بکە ئەڵێ برایەک چێتە ژوورەوە بەلای خوشکەکەی دەسە خاتە سەرشانی ئەڵێ خۆ بە چیە زانی خوشکەکەیە فەرمێ ئەڵێ خۆم بە بەهێزترین ئینسانی سەر زەویە زانم فەرمێ براکەی دەستی لابە ئەڵێ ئەی ئێستا خۆ بە چیە زانی ئەڵێ خۆم بە لاوازترین ئینسانی سەر زەویە زانم ئەڵێ بۆ یەکەم جار وادوت ئەڵێ چونکە دەستی تۆم لە پشت دەستی تۆ لە پشتمەوە برا بۆ خوشک سەنەدە جا هەر خوشکیە و سەنەدەی نەما ئیتر هەموو کەسێ خۆی کاتە برای و خۆی کاتە دڵسۆزی و خۆی کاتە هاوسەری و خۆی کاتە کەپڵی و تەپڵی و هەر بۆ شێوە تەپڵ بە تۆ لێ دوای وێ تا ئەتوانی برایەتی بۆ خوشکەکە بکە تا ئەتوانی برایەتی بۆ خوشکەکە بکە با دوای لە جامیعە نەبێ بە خوشک و برا لەگەڵ خەڵکی ترە تۆ برای بە تۆ ئەحەقتری بە برایەتی بۆی تا دەجال لێ نزیک بێتەوە بڵێ وەکو خوشکی خۆم سەیرەکەم تۆش وەکو برای خۆت سەیر بکە بەڵام دوای کاتێ زانی پێنج شەش شووی کردووە هەمووشی سەرەتا برای بووە ئەنجا دواییش تۆی تووڕابی خوشکەکەم وای کەواخە تۆ برا نەبووی بۆی خەڵکیش توانی بیبە تۆ پیاو بە برا بە بۆی سەنەد بە بۆی وای لێنە وێ بەڕاستی یعنی فیتنەی ئافرەتان بۆ پیاو بۆ شێوەیە یاخود بە تێکەوتنە بە جوانی و عەشق و دڵداری و ئەو بابەتانە و تیاچوونی لەوێوە